بانخوازان چەند صنفێکن. بانخوازمان هەیە يدعو إلى حزبه، بانخوازمان هەیە يدعو إلى طريقته، بانخوازمان هەیە يدعو إلى شخصه ونفسه، بانخوازیشمان هەیە يدعو إلى ربه ودينه. ئەوەی کە خەڵک بۆ بانخوازی حیزبیە گرنگ لای ئەو حیزبەکەی شیرین کات و حیزبەکەی لای خەڵک مەقبول بێت، داوا بۆ حیزب دەکات. بانخوازی حیزبیە. بانخوازی طریقات میمەوەی خەڵک بێتە سەر طریقەتەکەی ئەو. بانخواز بۆ نەفسی خۆی نا، ئەمانە لە هەمویان کاری سەترن کە غالب نیفاقیان تێدایە، خوا پەناماندە لە شەڕیان. يدعو إلى نفسه، خەڵک بانگ دەکات بۆ لای نەفسی خۆی. چۆن خەڵک بانگ دەکرێت؟ بانگخوازە بە حساب خەڵک بۆ لای خوا بانگ دەکات، بەڵام وانە قەسەمەن بیللا درۆیە خەڵک بۆ لای خۆی بانگ دەکات. بەچی بزانم 50 کەس گوێ لە وتارەکەی بگرێ، 50 بیر و ڕای جیاوازیان هەبێ، هەر هەمویان ڕازی دەکات، بە هیچیان ناڵێت تۆ غەڵەتیت، بۆی سەرنجی هەمویان ڕاکێشێ، هەمویان بە پیاوی چاکی بزە بەڕاستی ئەمە مامۆستایە. ئێستا خۆی گەورە کرد، خۆی مەقبول کرد لەسەر حسابی چێ؟ لە حسابی دینەکە، لەسەر حسابی ئەوەی بە باتڵ ناڵێ باتڵ، بە ناحق ناڵێ ناحق، بە شیرک ناڵێ شیرک، بە بیدعە ناڵێ بیدعە، بە منکەر ناڵێ منکەر. کاکە بادڵی کەس زویر نەبێ. زانی ئێستا من لە پەیجەکەم چەند لایکم هەیە، ئێستا من قسەیەکی ئەوا بکەم کاکە نیوەی دەڕوا، نیوەی لەمە دوات گوێم بۆ ناگرێ. ئێبا گوێت بۆ نەگرێ، بۆ تۆ خۆتت دەوێ یا خوای گەورەت دەوێ یا دینەکەی خوات دەوێ. چەندان کەس لۆمە مامۆستا دەزانی لە مووقیفەی کەوتت فڵانە کەس هەڵەیە، دەزانی چەند جەماوەرت لە دەستدا. گوتم جا من کەی بەنیازی هەڵبژاردن بووم، خۆم تەرشیحکەم و دەنگ بەدەست بێنم تاوەکو خەمی ئەوم بێ دەستم دەنگم لە دەستداوە. کاکە دەبێ ئینسان هەوڵی ئەوە بدە خوا ڕازی بێ. وەڵاخر فڵانە قسەم کرد فڵان تووڕە بوو، ئێبا تووڕە بێت چی لێ بکەم؟ من ڕاستیەکەی پێ دەڵێم، ڕاستی قبوڵ نییە تووڕە دەبێت با تووڕە بێت، بە من چی؟ نە بەهەشتم بەدەستی ئەوە، نە جەهەنەمیشم بەدەستی ئەوە. بەڵام ئەگە حەق نەڵێم ڕۆژی قیامەت هەر ئەو کەسانە دێن یەخەم دەگرن. تۆ بۆ حەقت نەوت؟ تۆ بۆچی مجاملەت کردین؟ بۆچی حەقت شاردەوە؟ بۆچی بەس بۆی دڵی ئێمە ڕازیکەی خوای گەورەت تووڕە کرد و حەقیشت نیشانی ئێمە نەدا؟ جامە جۆری بانکخوازی سێهەم چیان؟ يدعو الناس إلى نفسه لا يدعو إلى ربه. هەرچەندە بە ناوی ئیسلامەتیش بێ. جۆری چوارم خوای گەورە هەمومان بکاتە ئەوان ئەو جۆرە کە يدعو إلى تعظيم ربه، داوای خەڵک دەکا بۆی خوا بە گەورە دابنین، خوا بە تەنها دابنین، خوای گەورە چی پێخۆشە ئەوە بکەین، دینەکە چی دەفەرمێ ئەوە بکەین، ئەوە گرنگە. ئەمڕۆ فلان تووڕە بوو مشکیلە نی با تووڕە بێ، ئەمڕۆ فلان ڕازی بوو بەخوا هەر گرنگ نییە بەلامەوە ڕازی بێ، لەوانەیە سپێنە لە موقفیش دەدا ئەو تووڕە بێ و جا ئەو ڕازی بێ. بۆیە رضا الناس غایة لا تدرك، ڕازیبوونی خەڵکی غایەتێکە ناگەی پێی. کاکە خەڵک هەمووی لە خوا ڕازی نییە، لە پێغەمبەران ڕازی نییە. سا لە من و تۆ ڕازی بن، ئیش بۆ ڕازیبوونی خەڵک مەکە، ئیش بۆ ڕازیبوونی ڕەب العالەمین کە.